ئەڵێ ئەی ژنی تەنیا و غەمگینم ئارامیشت وەکو قژە خورمایەکە درێژ درێژ بکەرەوە گڕوو باوەش بۆ بە هەژاریش بگرەرەوە من ئەزانم شەوێکە و دەرگا لەسەر نائومێدی مەکەرەوە خۆمەم ناسی لەبەرەوەم ناسی لەبەرەوە گوێم نایە شتانە قسەی خەڵک ئۆخەی بمرێم هاتۆ گوارەی ئەمریژێم مامۆستا چی بوو لە لای تۆ؟ لای من شتێکی یعنی پیاوێکی بەڕاستی گەورە بوو لە لای من لە هەموو ناحەیەکەوە یعنی بۆ ژن ناڵ بۆ هەموویە هەمومان باش بوو وەکو هەستی کاتێکە دەریە بڕی لە شارەکانی هەستی ناسک بوو لە ماڵی شەوە بوو لەگەڵ توە؟ بەڵێ من گلەیم لە هیچ شتێکی نەبوو لە هیچی؟ نە زۆر پیاوێکی یعنی باش بوو حیف و خەسەر هیچ کام لە شارەکانی بۆ تۆ نووسیوە؟ بەڵێ شارێکی خوێندەوە یەکەم جارە و کچە ئەوەی کەڵێ ئەی ژنی تەنیا و غەمگینم گێو لێ بوو ئەوە بۆم ئێمەی وتووە ئەڵێ ئەی ژنی تەنیا و غەمگینم ئارامیشت وەکو قژە خورمایەکە درێژ درێژ بکەرەوە گڕوو باوەش بۆ بە هەژاریش بگرەرەوە من ئەزانم شەوێکە و دەرگا لەسەر نائومێدی مەکەرەوە دەبا ئێوە پێنج گوڵی جوان بن لەسەر تەوقە سەری ئەڕوێن ئەوە میرتووە ئەمە ساڵی چەندەمەی بۆ نووسی؟ ئەمە کە لە شاخ وەڵڵا ساڵەکەی و لە بیر نییە؟ ساڵی هەشتاکان بوو هەشتاکان هەشتانە بوو ئەو ساڵانە بوو پێشەوەی بچین بۆ دەرەوە وڵات ئێمە لە هەشتا ڕۆشتین پێشەوە بوو بەڵێ اینجا ئێمە چەند ساڵ بوو نەماندی بوو 4 ساڵ بوو کە چوین بۆ سوید یەکتریمان نەدی بوو نەسری خانمانی ئەو سەردەمە بەغیلیان پێ نابردی بڵێن ئەوە تا ئەو مێردەکەی شاعیرە و دایم شاری بۆڵێ ئیستە زۆرتر بەغیلیم پێبن باڕ ناکەم بەغیلی نابن بەڵام پێیان خۆشەڵێ زۆر یعنی خۆیان لێم نزیکە خەنەوە بەڕاستی ڕەفیق و برادەر یعنی ئەچمە چی شوێنێک یەکێکم لەگەڵا بێڵە و ژنی شێرکۆ بێکەسە یەکسەر یعنی ئەیڵێن هەیە من ناناسی خۆ شەر نییە و کەس من بناسی خارج بە تایبەتیوانەی دەرەوەی وڵات ئیتر یعنی ئەیڵێن کەڵغیرە و لێ نەکردووە؟ نە هەنی هەمووی ئەو شارە جوانەیە نووسی دەسەر خانم و ئەو بابەتانە نەوەڵڵا خۆمەم ناسی لەبەرەوەم ناسی لەبەرەوە گوێم نایە شتانە قسەی خەڵک کە تووڕە نابوو؟ نە زۆر کەم بەڵێ زۆر تووڕە نابوو ترە زیاتر خەریکی شەعر بوو دایمە نێژێتر لە بەیانی و هەتا دەوری 34 خەریکی شەعر نووسین و بەس بە شەو قەت شەعری نانووسی بە شەو نەیەنووسی؟ نە قەت نەمەدی بەشە دایم قسەیەکەی ئەڵێن بۆ نەشەو بۆ وەدانراوە کە خەیاڵی شاعیران شتی تێنووسن وانە بوو بە شەو قەت شتی نانووسی هەر بە ڕۆژ بەیانیان و تاکو دەوری دوای نان خواردن ئەو کاتانە یا عەسرانی کیس و تر بکە شەوە بوو نەیەنووسی کۆتا قسە چی پێوتی؟ کۆتا قسە ئەوە بوو لەم ئەخیرەیە نەیتوانی قسە بکە تەقریبی مانگونی 2 مانگ قسەی نەتوانی بکە شتیە نووسی بۆمان چکە قوڕگی بوو لە خەستەخانە ئیتر بە ئیشارەت و بە نووسین شتی داوای شتیە کرد من چەند جار چوومە پێشەوە لێیوتم چ شتێک ئەوێ با بۆ بکەین یەک شتی وەسیەتی نەکرد هیچ یعنی حەزمان نەکرد وەسیەتێ بکە نەکرد یعنی پێمەوە هیچ ناوێ بەو نەوعە دڵم ناها بڵێم وەسیەت ئەموو هیچ ناوێ شتێکت ناوێ بە ئێمە بڵێ بۆ بکەین ئەو ناهیچم ناوێ کاتێک سابینیم ئەمڕۆ ئەمە بڵاو کرایەوە کاتی بە دیاریەوە دانیشی مەچە هەستێکە بۆ تۆ وەڵڵا هەستێکی خۆش شتێکی جوانە ئەمە چ شعرێکی زۆر بەدڵ ئەوەی باران ئەوەی باران لە ئەوە نییە هەڵوو خوێندی وابزانم لێرە شعرێکی خۆشە لای من شعرەکانی کورتەکان خۆشن شعری کورد یعنی شعرەکانی هەمووی یعنی ئینسانی یەکێ لە شعر بگاز تێلێگە بەعزیەکە دەڵێ شعرەکانی قورسن قورس نییە بەڵام بەردەوام شعرەکانی مامۆستا بە دەنگی خۆی و بەو وەزنەی خۆی جوانتر ئەگات ئەوەی کە کەسێکی تر بیخوێنێت
هەڵۆش تۆزێت دەنگی لەوە چێ لەو نزیکە نزیکە بەتاشی دۆخە پێش قسم لەگەڵا کرد لەسەر و بابەکە.